دوای چەند مانگ لە گرانبوونی نرخی بنزین و نیگەرانی هاوڵاتیان دوجار حکومەتی هەرێم دوای فشارەکانی هاوڵاتیان بۆ هەرزانکردنی بنزین ڕێگە چارەیەکی سەرەتایی گرتوتە بەر. بەهێنانی بنزینی سوپەر لە دووبەیەوە و تێکەڵکردنی لەگەڵ کۆندنسەیت بنزینی نۆرمال بەرهەم دەهێنرێت و بە نرخی 800 دینار دەدرێتەوە بە هاوڵاتیان. بۆ دڵنیابوون لە کوالیتیەکەشی دابەشکردنی نەوت و کانزاکان پشکنین بۆ بنزینەکە دەکات. بڕیارە بۆ سنووری سلێمانی بە ئیدارەکانی شێوە 1,200,000 لیتر ڕۆژانە دابین بکرێت کە لە پاڵاگەی بازیان بەرهەم دەهێنرێت لە چەند بەنزیخانەیەکیشدا بەش دەکرێت. ئەندامێکی لیژنەی پیشەسازی وزەر لە پەرلەمانی کوردستان دەڵێت بەڵێنیان وەرگرتووە لە حکومەت ئەو بڕە بەردەوام بێت و هاوشێوەی بنزینە 690 دیناریەکە لە سنووری پارێزگای سلێمانی نەوەستێت. ئەم بڕیارە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە بۆ هەموو هاوڵاتیانی کوردستانە بۆ هەموو پارێزگاکانە، بەڵام ئەوەی کە تێبینی کرا کە ئەمە تەنها بۆ پارێزگای دووهۆک و پارێزگای هەولێرە و ئێمە لە دوێنێەوە لەسەر خەت بووین لە دوای ئەو حەدەسە و دڵنیاییماندا بە هاوڵاتیانی خۆمان کە ئێمە بەردەوامە بین لەسەر خەتین بۆ ئەوەی کە فشارەکانمان بەردەوام بکەین بۆ ئەوەی کە ئەو بڕی دیاریە کرێت بۆ سلێمانی شەبێت دابین کرێت. خۆشبەختانە ئەمڕۆ ئاگاداریان کردینەوە لە تیمی حکوومەت کە 1,200,000 لیتر بنزینی بە نرخی هەرسەیی بۆ پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکان دابین کراوە. ئەمە لە بازیانەوە دابین نەکرێت و چاودێری وردی دابشکردنەکەیەکەین بۆی بگاتە دەستی هاوڵاتیان و ئێستا 2 ملیۆن لیتریش بۆ پارێزگای هەولێر و دووەک دابین نەکرێت بەم هەستەیە. بە بنزینە 690 دیناریەکەوە بۆ هەولێر و دووەک 3 ملیۆن لیتر بنزین دابین کراوە، بەڵام حکومەت تا ئێستا ئامادە نییە بنزینە 690 دیناریەکە بۆ سلێمانی بنێرێتەوە. پێشنیاریش کراوە بڕێک لەو بنزینە بە سلێمانی بدرێت و بۆ هێڵەکانی گواستنەوەی تەکسی و پاس دەرخان بکرێت. بنزینە 800 دیناریەکەش بۆ ئۆتۆمبیلی تایبەت. ئەمڕۆ عەدمان وەرگرتووە، من چاودێری جددیە بم بەسەرەوە. بڕیارە ئەم ئێوارە بەشی یەکەم بنزینی 800 کە هەوڵە دەین 800کەش کەمتر کرێتەوە، یعنی ئەوە نەمان پێکرا کەمە بەڵێ، بەڵام حەلی عاتفی تەنکەر و دوو تەنکەر حەلی نەکردووە. ئەمە 4 ملیۆن بێ تا ڕادەیەکی زۆر باشە بێ. دەوترێت ئەو بڕە بنزینە ناتوانێت خواستی هاوڵاتیان پڕ بکاتەوە و جارێکی دیکە هاوڵاتی دەخاتەوە سەرە و وەستانێکی زۆر بۆ وەرگرتنی بنزین تا ئەو کاتێ حکومەت هاوشێوەی عێراق پاڵپشتی پێدانی نەوتی خاو نەکات بە پاڵاو گەناخۆیەکان. گرفتی بنزین چارەسەر نابێت و ئەوەی حکومەت دەیکات تەنها پینە و پەڕۆ و کات بەڕێکردنە بۆ خاڵیکردنەوەی تووڕەیی هاوڵاتیان. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.